هاوشێوەی ڕۆژەکانی دی چین و توێژی جیاوازی سنووری خەلەکانن هاتوونەتە لای چادرگەی مانگرتووان و جەخت لە جێبەجێکردنی داواکاریەکانیان دەکەنەوە. بەردەوامی خۆپیشاندانی هاوڵاتیانی ناوچەکە و داخستنی ڕێگای سەرەکی ئیداری سربەخۆی ڕاپەڕین بەرپرسان هێنایە سەر خەت و لە ڕێگەی قایمقامی دوکانەوە بەڵێنی جێبەجێکردنی داواکاری خۆپیشاندەران درا. ڕێکارێک دیاری کرا بۆ ئەوەی کۆمپانیا دەست بەکار بێتەوە و پارەی پێویستی بۆ دابین کرێ و لە ئەمڕۆوە گەشەوە گونجاو بێت لە ڕۆژانی داهاتووە پرۆژەکە دەست بەکارە بێتەوە و کۆمپانیای جێبەجێکاریش کە ئێستا لەگەڵ ئێمایە ئەوانیش کە خۆیان لێرە دواتر ئەگەر پێویستکە قسە بکەن لەسەر جێبەجێکردنی پرۆژەکە پرۆژەی دووسایدکردنی نێوان خەلەکان دوکان دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە لە نزیکی کاتدا. بەڵێنەکەی بەرپرسەی دارەکانی سنوورەکە خۆپیشاندەرانی ڕازی نەکرد ڕێگا داخراوەکە بەڕووی شۆفێراندا بکەنەوە و دەڵێن دەسەڵات دەیەوێت دیاری بەکات بکات و تووڕەیی خەڵکی ناوچەکە بە بەڵێنی بێکردار دامرچێنێتەوە. خەڵکان پێسار ناکردەوە ئەو خەڵکە بە گڕوتین دێتە سەر زادە خێمەمان هەڵداوە چۆڵی ناکەن تا ئالیاتی دێتە سەر زادە لەوە پێش بەڵێنیان پێداوە دوو عەفاری هێناوە جادەکەی هەڵقەندەوە بەجێ هێشتووە بە دوو عەفارە بە سێ گەڵابان جادە تاو نابێ. بۆ بەڵێنانەی کەوان پێ ئێمەیانداوە لە تەمۆحی ئێمەدانە بوو بۆیە چادرەکە لا ناچێ و ڕێگاکە ناکرێتەوە تاکو و نەکەینێن نەتیجەیەشی بەباش. ئێستای دی قسەی کۆتایی خەڵکە ناڕازیەکەی گوندەکانی دەوروبەری خەلەکان بەڕوونی گەیشتووە بەلایەنی پەیوەندیدار و مەرجی سەرەکیکردنەوەی ڕێگاکەیان وابەستەی جێبەجێکردنی داواکارەکانیان کردوتەوە. یعنی جەریمەیەکە خەڵکی منتیقەی ئەڵێن 15 ساعت کارەبامانەوێ کە ئەو تەنها بەڵێنی ئەوەش نادا جەریمەیە کە خەڵکی ئەم ناوچەیە 20 ساڵە ڕەنجە باودەیان کەسیان بۆ بە قوربانی بۆ هاتوو چۆکری ئەم منتیقەیە بەرحەڵ داوای چاکردنیان بکەن. ئەم جادەیە کە تۆ ئەبینی ئەو کارە ساتانی کە هەموو تۆ ئەبینی بۆ خاتی بزمیز و بازرگانی و نەوت و غازەکان و هاتچۆکردنەکانی ئەوان ئەوە وێران جادەکە بەحسابی خۆیان لەبانیەوە دێن بە مەکانێکی باشەوە دێنیشی لێ دەکەن ئەمە چاودێر دەبین بە شێوەیەکی جادەکەی ناکەینەوە هەتا بۆ خۆمان ئەو مەکانیانێک کە دەیهێنن نەبینیم زانین چۆن ئیشی لێ دەکەن و بەس شێوەیەکیشی لێ دەکەن بۆ کارەباکەش یاداشمان داونەتێ و جوابمان دەدەنەوە کە جوابیان دەدەین و بە شێوەیەکی هەر چۆڵ ناکەین. 9 ڕۆژە بەشێک لە هاوڵاتیانی سنووری خەلەکان شەویان خستۆتە سەر ڕۆژ و بە بەردەوامی خۆپیشاندان و مانگرتنیان ڕاگەیاندووە لە بەرامبەر خراپی ڕێگای سەرەکی دوکانڕانیە و کەمی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی. ڕزگار جەبار کێنێن ناحەی خەلەکان.